ساتا بەسەر هاتە سەیری کەن و پێبکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خوی بری وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە وەڵاوێ. مرۆڤ ئێستا ناڕەحەتە عەشەدوو. قەناعەتیان هیچ نەماوە وەڵا نەماوە. کەس ئاگای لە کەس نەماوە ئەو حاڵە. چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە گەرمە ساتە ها. بەسەر هاتە دەی. کۆمیدیە وەی چیتر لە خۆت تەماشاکە سەرکار سەرکار چ بۆ ژنەکە چ بۆ ئەوە جانتاکەم خۆشم حازر کردووە من ماڵەکەت بۆ چۆل دەکەم دەڕۆم لەو ماڵەدا نامێنم چ بۆ خڕێ لۆ تووڕە بوو چ بووە چ بووە کەتنەکانی تۆ بزانن ئیشە جوانەکانت بزانە چت کردیوە کە منە هاتووڕە بوو بێتم لەو ماڵە بڕۆم یان چم کردی وەڵی چم بەخۆش کردی چم کردی تاقەتم نەما هێزی ئیشە خراپەکانی تۆم نەماوە دەڕۆم ئەو ماڵەت بۆ جێ دێڵم ئێ بەس بری ئەم چم کردی ئاخە سوچم تاوانم چت کردیە لە خۆت بپرسە دەی فکریشی لێ بکەوە فکری لێ بکە بزانە چت کردیە ئەها فکریشی لێ دەکاتەوە فکری لێ بکە بزانە کامە کەتنت دەڵێم وەڵی ژنەکە ئەگەر مەقسەدت ئەوەیە دەڕۆژ پێش ئێستا سورمێخانی جیرانمان بۆ تیانە چەفڕنی خێر دەگوتی بە هەزار نێ سەمون لەگە دەست خۆلۆم بینە بەخوای بەس بە هەزار نێم سەمون لوینەیە لە ساندەیە یعنی سەمونت بۆ ژنێ خەڵکی کڕیوە هیچی خۆ تاوانم نەکردیە سەمونت بۆ ژنێ خەڵکی کڕی ئەوە شت کرد نا لەسەر ئەوە نییە دەڕۆ باڵت بۆ جێ دێڵم داش تو وش ئاگری هەرمە چوو ئەها بەبیرم هاتەوە هەبی نەبی سورمێخانمە تا بازار بلێ هات چاوچتە پشتە سەرت ئێ فەقیری دەچۆ بازاڕی گوتم بەو گەرمایە سواری کۆستەی نەبی ئەم دوکان لە بازارێ لەگە خۆما تا بازارم خۆتی ناخرا نەبوو چمە سورمێ چلکن سوار سارەی کردیا چمە بردیتە بازاری ئەوە شت کرد سەرکار تۆ دەدانشا ئێستا چ لەم دوێ بەس بزانم لەسەر ئەوەشت تووڕە نیم لەسەر کەتنەکەی دیکە تووڕە ئەوەی نەنێ ئەو غەریبەی جیرانمان ڕێیان خان خەریکی پەم لێدانێ بوو چون بچێ پەمپم لێدە ئاوی نەدەهات پەمپت بۆ ژنی خەڵکیش لێداوە سەرکار ئەوە شت کرد پەمپت لە بۆیش لێدا یعنی ئەتۆ عادی خزمەتکردنی جیرانانی دەستت خۆش بی ئەمن تەحملم نەما ماڵ بۆ خۆت منداڵ بۆ خۆت هەرچی هەیە لە بۆ خۆت ئەمن دەڕۆ چ دە هێواش دانیشە دەست ئەوان دەکە دێ فلچێ ماستی وازم لێ بێنە چت دەوێت دەی ئەتو چ لەم دوێتن ئەمن لەسەر ئیشی قۆڕەکانی تۆ تووڕەمە بەستە هەتا لووتکمات بەستە ئەها ئەی ئاگر بە زمانی کەویتن ئەوە لە بای چاخێ ئەمن دۆندرمەم دەخوارد ئەو ژنە بەسەداهات فرمێسکان بەسەداهات ئێ پێم گوناح بوو بەخۆ بە دوو مدارەوە هات 3000ەکە ئیشم دابریا دەستم بشکا بەیە ئەو 3000م نەدابەیە چما تو پارەی خەڵکیش واصل نەکەی سەرکار ئەوە شت کرد نەخێر لەسەر ئەو شتانەش نییە ئێدی لەسەر چییە باشە ئەتو لۆ لەسەر ئەو ڕۆژچی ئەو ڕۆ پۆخڵەواتی من ببیرێتەوە ئەوڕۆ پوخڵەوە تۆم بەبیر ناتۆ ئەمە بۆ خۆمان ژنانە گروپێکمان هەیە ئەوڕۆ بڕیارماندا فێڵێک دابنین کە ماڵجێ بێڵێ شتەکان بە مێردەکانمان کەشف بکەین بەڵێ توش کەشفت کرد ئەو هەمووی شت کردیە بەبێ پرسی من گروپ کورە وەڵی سەرکار خۆت قوتار نەکەی تێدەچی چیا فکر لەکەت نەکەین دیت دەکەیەوە چۆڵی پێکەن لەفەتی دێتن چێ بە قورعاش دەکە ئەوی گوتم سەر لەبەری هەموو درۆ بەخوای درۆ بوو ناوەڵا ڕاستەکانم هەموو پێکەشف کردی چێژنەکە ئاەتم بەخوای ئەمە ئاگادار ئەوە گروپتان هەیە خەریک بوون ئەوڕۆ ئەمە تاقیکەینەوە ئەمەش گوتمان پێش ئەمە تاقیکەنەوە با ئەمە ئەو قسانان لێ بکەین یعنی کوتان زانی لۆ تۆ دەزانی کەسێک نیە لۆمە بژێرتەوە کوتان بەعاز کرد ئەوانە نادەستی منە یعنی ئەمە جاسوسمان لەناو یعنی ئەو قسانی هەموو کردت درۆ بوو چێژنەکەم شتوا کو دەکەم کچێ بەخوام لە توزات چاوم کەس نابینی کچێم کو دۆندرمە لۆ فرمێشی دەکڕم کو عەلاقە سەمون لۆ قەرش دێنم چی خۆم شێد نیمە ئەم خزمەتی تو مارم دارە خۆم دەکەم ئەو قسەی دەکەی ببوورە بە هەڵە فکرم لێ کردیەوە بە بچم چایەکت بۆ بێنم ڕۆژان تاکە هەگرە و چای شملۆ لێنێ
بەخوای جێنەوەکە و عاتفیا بێ قسەی فول دەبی بێ قسەی دێتەوە سەفر چانە و باش سەفەرێت تووچەم نەکرد بەو قورعان بڕستکە لەگە عەودا مامە ئەوی لەسەر پشتی لاشەو کردی هەموو دەژێڕا تەواو تەحملم نەماوە دنیا جان ئەو ماڵە جێی من نییە نانا بانگی من نەکەی تۆ تەکسی مەنیشەخانی سەوزەی دەوێت تەماتی دەوێت منداڵی بۆ بێنەوە لە مەکتەب هیچ ئیشیکیان نەبوو خۆ تۆ مێردی من نی بەسەری من دۆ بەسەر قسەی دەکە سەبر چی پێدەگەێنی هەموو شتەکەم تێگە درۆ دەگە تو ناکەم درۆ ناکەی دەزانم تۆ سپایدەرمانی ژنانی گەڕەکی بزانە کێ جلی کەوتە خوارێ بڕۆ بۆی کۆکەوە بەڵام لە ماڵێ بۆ من مەستەر بینیشنی باشە دراوسە تۆ زانست یەکەم مێردە لە جیهاندا ئەتراف کە بەرامبەرشنی خۆی ئەوە عەلامەتی خۆشەویستیە باڵێ باشە ئێتراف ناکەی چی دەکەی لەگە برادەرەکانت چوویەتە دیسکۆ داوە شتەی تۆکەی پیاوی دیسکۆ ئاوی بۆنی دیسکۆ لێدە دیسکۆ خۆشتە وەڵڵا تووشی جانە سەری بخوا برادەرمان خراپ بوو ئەمیش لەگە خۆ خراپ کرد بەجێی ناکەم تۆبە ئاکجابە باشە جچی ئەو ژنەی کرد بوو ئەو بەری دیواری باشە بۆ بۆ خۆی نەدەچوو خود نازانین لاقی دێشتن لاقی دێشێ باشە تۆ پێم بڵێ تۆ تەڕەزانی تۆ چی ها تەڕەزانی منە ئیشە چ خێرم کردە خۆ کفر نەکرد بوویتە فریاکەوتنی ژنانی گەڕاک لە بەرژنی گەڕەک ئاگال لە ماڵێ نییە دنیا جان پیاوەتیم کردی لەگە پیاوانم کردی و لەگە ژنانشیم کردیای لەگەڵ ژنانت ژنان دەبینی دەزانین چی هەر ئەوەیە من ناوسکم دەکڵێ لێرەوە من تەحمل ناکەم من ئەم ماڵە ویستم بەجێ بێڵم بەڵام بەجێ نایڵم دەبێت تۆ بڕۆی ئەو کەسێک کە ئەو ماڵێک تێکدا و ئاژاوی کردۆتە نێو ماڵە ئەوە دەبێ بڕوە یاڵا بزر بە یاڵا بسمە چەندە دنیا هەرکوێ دیسکۆ بڕ بۆ دیسکۆ بڕۆ بۆ ماڵی خۆش نەوەڵە ژانە سەرت پێگە بە دیسکۆی تخوا بەڕاست هەستا بڕۆ خۆ چاکەوە بەخوا نەڕۆی لێ دەرێ لەو ماڵە ئێستا تەلەفۆن بۆ براکانت باش دەڕۆ بڕۆ بزر بە بڕۆ سپایدەرمەن تەلەفۆنکەم بۆ ئەوین بزانم ئەو چی کردووە ئەلۆ ئەڤینجان چی بوو تۆ چیت کرد ئەو بۆوە بەغەمگینی قسە دەکەی وەڵڵا من مێردی خۆم تاقی کردەوە چ بوو وەڵڵا مێردی من لە فەحس دەرچوو لە هەزە دەرچوو وەڵڵا مێردی من هیچ عیبێکی نییە پیاوێکی زۆر ڕێک و پێکم هەیە ئەدی ئیتو خۆزگەم بە خۆت نەوەڵڵا ئەوەی من و ئەوەی خۆ پێغەمبەر پێی خۆش نەبوو کردوویەتی وەی نەمینم ئەرە وەڵڵا کچی خۆشنی نەهینایتەوە بەس ئەوە ماوە بیکە بەس هەرچی ئیشە تۆ بڵێ غەڵەتە کردوویەتی ئێلۆم باسکە ئەها شەوانە نەچوویتە ئەولا ئاها وز بە هەر بە باسکردنەکەشی تێک دەچم ئەڤین بەخوا هان دەست و قاچم دەلەرزێ ناتوانم قسە بکەم دوای قسە دەکەینەوە بۆ قورعانە دەڵێن قسە و باسی ژنان ئەلەم گروپەدایە با بێمە دەرێ لەوە زیاتر ماڵم پلێکاون لەبێ لا حول ولا قوة إلا بالله تخو آخر إدارة آوات شبريوا آخر كتاب خانيك آخر معقولة من خو مديرك بماسي حداني سن تواليتو هين باكمو يلا دي كده تو فرش آخر معقولة تو يقدر حفتي إجازة ويدي من بتشم قسكو ماسي حوبم Vamos, Ahmed, kui basi rora. أما خانتوي Ara wara, ay pembre was at kuwa dengu basi maktabi ko wara handa garibi maktabi akam na beto. أجا غريبي مكتبه بكردايا أهاتي ندى يجمن حوشك باكمو Sen ayba. Kura day day fte awana ishit box na katkurdo da bato day ishi womilet ki tiabia. هذا بس ها بيا قزابي من إيشكاني توكم هيشا تو تعليق مانيت حقا شبه صاروا لما عملوا إيشكم يعني هيكم Kura da bash bat yakam kit. Ma mustazani o boch telefonum kit. Awani mirdakam na porto inja mirdakam rasti chak na boto inja amana be ببرای کن برم هفته کی تر هوا اجازه مام دیت ولی تربیت هوا کی نگر و به ممنون نبین. أما خان أمان شتيوانك بيا والله بيتو نازنم لو تي موظفي لايمن لو تي كارگوزاري لايمن 2000 جار إذن ما إذا بخاتم يتقول نخوش حسابه بمرداك هكا جانا ما تشيبو هو ربي بقرباني بيوبد وعيلتي كاكا مشتكان بفرمي كم كتابي كتبو دينم وبو دينم بفرمي أبي أو إجازة يشن بوبكي. ولا أما خان والله من لجري إيش هامر بقول عن كل مدير عيبتاني شد دبليو سي كان باكاتوا أو إيشي توي بيا والله بيت توابك وروا.
مامۆستا ئەحمەد بە تەلەبەکان بڵێ با یارمەتیت بدەن تۆ من فێرەکەی ئامەخان بە تەلەبەی پاکە مۆشتیوە چۆن نەبێت ئەی تۆ ئیشت چییە؟ ئیستا مامۆستاگیان منەوە نازانم من کتابی خۆمەکەم ئیجازەی خۆم وەرەگرم ئای دێخوا حافیز وحافظ كورة بيك هذا برو منو بالمنو والله عزيز خلاص سيب إجازاك أمام الورة السلام عليكم. عليكم السلام بخير باش مامۆستا؟ كورة نو والله باشني روي بابي أو الرش بك باشا آخر منهم من نقصر اللي شوبر كمو أو بولانا شون درس مو بو خاتي قرآن مامۆستا توش ئەلێ دانیشتیاکە ئیشی لە دوو کەسان نەکەی ئەتو مەعاشی ئەوەندە وەردەگری ئەدی چ دەکەی؟ ما مالم كاكا خو خيرم بيناكن معاشي خوما بس معقولة مدير يقدر يشد ماسي حو قسك بكابي لنا حوشيا جێمەدی شو ما جبت السوا وەڵا ئەو کتابە لۆ جەنابەتات هاو كرو إجازة يكسال ما عرفتو خود أزاني باخواني شي خدمتي وباخبكا من بتم بيتشنم من بتم بيكيلم من بتم عيبة مي تقسم كاكا بوقسناكي مامۆستا ئەمە سارەکەم ئیجازە کردێ دیارە پێویستم پێیە ئەمن کابراایکی دەستڕۆیشت و پێویستی پێمە و باغی هەیە دەچم باغێکی خزمەت دەکەم و دەست ڕۆشت و شتیوانی ئێستا تەلەفۆن بۆ مامۆستا سیروانەکەم ئەڵم کاکە ژیان ئەمە چییە؟ یانێ تو لۆم ناکەی؟ ناخێر ڕاستە تەلەفۆن دەکەم دەرم کاکە یەک دقە با قسە لەگەڵ مامۆستا سیروانە بکەم لەسەر و خۆمە مامۆستا سیروان هەیە دقیق میم سیروان ناکرێ بەجددی ناکرێ هەرچێسێ واستێ بکات و داوای لێبنەکە مامۆستاگیان باشیت بەیانی باش مامۆستاگیان ئەم شێوە قوڵ ناکرێت موافقەتێکەوەتانی هاتووە توانێت بەبێ ئەوەی تۆ ئاگان لێبێ من ئاگام لێبێت موافقەتیان بۆ کردووە موافقەی چێ قبول مەکە نۆم باس بکە چێ ئەو کەسە لە کەس قبول ناکەم کورە باخەوانێکە بە تاقی تەنیاشە شەڵا دووسێ کەس بوونای ژۆم نەئەیە بە تەنیا وەڵامی خۆم خزمەتی باخەکە بکەم بزانم ئەو کەسە چێ واسی لۆ کردیان تەلەفۆنەکەی بدێ ئەمەم پێخۆشە ئەوە خۆیتی خۆ قسەرگەڵا بکە ئەو مامۆستا کابینە مامۆستا سیروان باشی؟ چێ ئەتوو بەبێ ئاگداری ئێمە چی واست کردووە گوێ بگرە هەر ئێستا ئەو کتابی هەڵدەوە شێمەوە ئەو ئیجازەت لێ ڕادەگرم مامۆستا ئەم کتاب منای کتاب کۆر دۆشێتەوە ئەت دەزانێ ئەو کتابم لە چی هینایە؟ لە هەر جێک لۆت کرابی ئەو ئیجازەت لێ ڕادەگرین مامۆستا سیروان تو بەس مەجال دەبا ئەم پێت برم لە چێ منایە کو منایە؟ حەساب لۆ هیچ واسەیەش ناکەم ئەو مۆڵەتێت و دەبی هەڵوەشێتەوە کاک سیروان ئەتو جێ بدێ بەس مەجال دەبا پێت برم ئەمە ئەو کتابم لە چی هینایە؟ ئەی بابزام چێ لۆی کردی ئەو کتابم لەکە زۆر بەڕێز کاک فەرید موریدی هینایە دەتێن و دووبارەکەمەوە کتابەکەم کە یەک ساڵ مۆڵەتە لەکن کاک فەرید موریدی هینایە بدەوە مامۆستای بە قوربان میدێ بزانس مامۆستا سیروان ئەتو نابی تێم بگەینی ئەوە لەلایەن کاک فەریدی موریدەوە واستەی کردیە تەوقیعەکەی بکە باشە تووشی مەشاکرم مەکە تۆ مامۆستا من خۆشم نەمزانی هینی فەرید موریدی فەریدەکە هینەکانە ئەوە ئەژینات چۆن نەمەکرد ئەلۆ دەرسۆ ئێستا چا بێ بەڵامی تۆ جووتە قسە بکردا بوودا هینی موریدی فەریدە هی فەریدی موریدە مدیری فەریدە هینەکە ئەتو هەند مناقشە لێت کردم ڕاقەت بەسەر چاو من داوای لێبوردنە یەکەم ئەمە مدیری بەڕێز فڵان ڕووی بابم ڕەش بێت بۆ نەبم بۆ ئیدارە نا بە خۆم دەبم دەستەکان خۆش ئەتو ئیشە خۆت کرد دەست خۆش بێ کورە دەڕێڕەوە واسە بکەن فەرمو مامۆستا السلام عليكم عەلەیکوم السەلام مامۆستا دەشت باشی جەنابی مدیر کورە نەوەڵا باشی کورە نەوەڵا ڕووی بابی ئەوە ڕەش بێگەم لە باشە ماندوو نەبی دەزانم زۆر هیلاکی بەدەست ئیشەکانی ئەمە ئەمەوە چێ تەفی و عەلاوە نەماوە ڕاوەستاوە نا ئەوە نییە بەس بیخوێنیتەوە ئەی قوربە و تەپڕی سەرم هەم دیت ئیجازە ئەرە وەڵا بەڵێ ئاخرە زانین چۆن مامۆستا دەشتێ بەجددی یعنی تۆ بیت لێ من ناکەنەوە منیش داماوە گوناحم کاکە ئێ دەرسی کوردی کێ بێڵێتەوە چی بکەمەوە تربیە بێ خۆی عیلاجی بکات ئەبینی حەملم ئەبێ ئیجازەکەم بدەنێ بۆ ساڵێک بێ بەڵامی مامۆستا تۆ دایمە گلەیەکەڵی مەعاژ نییە و مەسرف کرانە و مناڵ بەخێ و ناکرێ و ئەیدی ئەمە دروست نەکردە خۆ من حەقم نییە بەسەر جەنابی مدیر لەبەر جەعفەری مێردم خۆزانم جەعفەر بووە ئێ بە قوربانە بم خەسوم لە بنگوێی خوێن ئێوە چوار مناڵکەم ئەو ژنت مناڵی نابێ ئەبێ بچی ژنی کە بێنی منیش لە تاوان چی عیلاج و ڕێگە بوو بەکارمێنە کوتم با پێنجەمیش بێ مسۆگەری کەمەم ژیان ئەو بەجددیتە
کورە مامۆستا بۆ خاتی وا بەزەیەکتان بەم نابێتەوە ئەو هەموو نەقسە بەچی پڕکەمەوە ئینگلیزی بڵێمەوە کوردی بڵێمەوانێ وەجد بکەم گسک و ماسی حەبێنم ساحەپاکەمەوانێ ئەو باخەوانەکەش پام ڕۆی ئەبێ ئاوی باخەکانیش بم وەڵڵاهی بەزەیتان بەم نایەتەوە مامۆستا بەخوا بەزەیم پیاتا دێتەوە ئاوا قساکەی بەڵام چی بکەم با تەربیە عیلاجی بکەم ئەزانین چون بۆ ئیمزاکەم لەگەڵ ئەو شتانە هیچ ناوتێ بەس دەستی جعفەر ماچەکەم بڵێ بەسە بڵێ بەسە ڕجای یەکەم وڵا بێ بە خەسوون بڵێن جعفەری داماوە بڵێ چی ئەمە جارێکی کرد ڕژی خۆمان ڕژ بێ فەرموو بۆ نەبم بۆی دەست ناقوربانی دەست مەمنون جەنابێ سەرچاوە وەڵا وا بڕا بەس خۆمە مێنمەوە لە بەختن بە حەقی قوران فەرموو مامۆستایان بەخێر بێ مامۆستاجان ئەوە چێ دڵی بێتاقەتی من بێتاقەتم من بێتاقەت بم وەڵا کەس نییە بە قەدەم من زەوقی هەبێ ئەوی شەتەتەق تەتەق ڕەتەت تەتەت ئەی بۆ بێتاقەت دەبم چۆن بێتاقەت دەبم چۆن شێت نابم ئاخر معقولە مەکتەب خەریکە کەسی تیانامێنێ مامۆستاکان هەمووی ئیجازەی کرد من خۆمە دەرس بڵێمەوە من خۆمێ دار بڵێمەوە شێتان کردم بەخۆ فەرموو ئەمر کە دەی پێویستە وەڵام منیش وەربەوە سەرم دیسان ئیجازە ئەرە وەڵای ئیجازەم دەوێ ئیجازەی چییە بە مامۆستا ئی حەملەکەمە بەڵێ بەڵێ ێ باشە بێ بەڵامی تۆ دایمە گلەیی و گازندە دەکردەوە و سێ کچم هەیە بۆم بەخێو ناکرد ئێ بۆ هێشتا بیکەی بێت چوار ئاخر بۆ وەڵڵاهی نازەم خەریکە عەسابی من تێبەکێت کوڕە مامۆستاجان تۆ نازانی خەسووم چ دەم درێژێکە هەر دێو دەچێ ئەو سەری عایلە ئەڵێ نیان کوڕی نابێ نیان کوڕی نابێ یعنی شکر ئەمەیان کوڕە ناوەڵاویش کچە ئاکە باوکم ڕۆ ئێ باشە بۆ هێشتا ڕۆڵە ئێ باشە بۆ ئەگەر هەر کچە وای بە قوربانی بە ئێخە من سوزان سۆرەکە غەڵەتی کرد گوتی کوڕە دوایش گوتی کچە ێ باشە تۆ شوێنی کە سۆنەر بکەی چێڵێ وەڕاستە وڵای بەتەمام با ئینجازەکە وەرگرم دەچم ئەرێ وەڵا یەڵە وەرزش خۆمەی لەمەوە من ئەکبەر وەرزش چیم ئەداوای لێبوردن دەکەم بەس مەجبورم جارێکی کە ڕووی بەبیش خۆم یعنی ڕاش بێت فەرم بۆ نەبم بۆ ئیدارە نا دەست خۆش بێ بە خۆم دێبە دەست خۆش بێ قەلبی سەرچاو مامۆستانیان سەرچاو مامۆستانیان شێدون بە قورآن لە مەکتەبەیە فەرموو یا ئەڵڵاو چیە بۆ نەخۆشە لەم ژوورەیە ئەوە چیە قۆزیە بۆ نەقۆزیت ئەوە چیە و جوانیە چۆنی مامۆستا زۆر باشم قوربانە بم عیبم نییە زۆر قۆزبووی نەزەمەوە چی و جوانیە مامۆستا ژیان چاوێکی لێ بکەم زۆر وەزم باشە وە نییە باشەوی ئیشەڵڵا سەرم ئەمە چییە مامۆستا ژیان ئیجازەیە ئیجازەیەکی بێ زەحمەت وەڵاهی مامۆستا ژیان خۆی گەورە کردی بەنسیب ئەچم بۆ ئەمرە بەخۆش قوربانم دوعای خێرمان بۆ بکەن ئیشەڵڵا ناتوە پیاو چاکی ئیشەڵڵا ئەی دەرسی زانست خۆم بێڵێمەوە ئەکەچەکە مامۆستا خەت زۆر تەبیعی بۆ شتانە تۆزە ئینسان تۆزە دڵی گەورە بێت زانشتیشی با بچێتە سەر تۆ والله خۆ علم و معرفە ئەوەیە دێ مامۆستا قەڵمەکەی دێ و با بڕۆن تاخی دێبم ئەوە تا مامۆستا پێتە باشە ماشەڵڵا لە دە سوپلە ئەی دەست بۆ بەس خوا مامۆستا ڕجال لێکم بیرم نەچێت دوعای خێرمان ئیشەڵڵا بڵێ ئیشەڵا تاکو یەمەوە ئەو مدیرەمان خوا فەوتیکە نانا مامۆستا ژیان دوعای خێرێ بۆ ئەەکەم دوعای پیاو چاکام چۆن دوعای لە خۆت بابە وەڵڵا من حەزەکەم نەجاتم بێ لە دەستیەوە دەتو مادام وایە خێرەکە هەرەکەی دوعاکە بڵێ خوایشیان ئەوەی خوار و خێت و لارە بۆمان ڕاستکەیتەوە ئامین ئیشەڵڵا سەرچاو مامۆستا بەخۆشی بچیت لا حول ولا قوة إلا بالله إيش أوا ناروات إيش ناروات مامۆستا سیروان من تحمل منەما یەکدەقە میمسین ناکرێ بەجددی یعنی هەر تەواو خەریکە لە گرێژنە دەرەچێت مامۆستا گیانم کاتەوە باش ئەو کاتت باش مامۆستای بەڕێز ئوستازیان سبەینێ زەرورە کۆبوونەوەیەکم بۆ سازکەیت ئاخر تێمگەی لە بابەتەکە چییە ڕجال لێکم سبەینێ کۆبوونەوەیەکم بۆ سازکە بە ئەم شەو قەتڵێک دروست نەبێت کاکە هیچ مەکە داست بینی بخۆم دێم یاخوا بەخێرێ سبەینە چاوەڕێت
مامۆستا جان دەست دەشتی مامۆستا مێزەکەش دەشتی بە قوربان بابش چێ مامۆساگیان تەحملم نەماتەوە لە تاقەمان نەما توانام نەما ئێ مامۆستاوە ئێستا من هاتیمە جێلی ڕابگرم فەرموو لە خزمەت داینە مامۆستا هەموو نەقسە بەچی پڕکەمەوە من ئەها سەیریکە ئەمە هەمووی ئیجازەی مامۆستایانە ڕشان لێکەم چۆن ئیش وارە ئیدارە چۆن وا چێ بەڕێوە ئەی مامۆستا جان ئەمن دەگە مدیر عامی قسەم کردیا بە قوربان دەبم گوتی ئەو مەشاکل هەموو چارە سەر دەکەین ئەخە دە چارە سەری ناکەن ئەو تا لە پارە و کوردیتان زۆر بەرنادم لە پارە من خۆم دەرسی کوردی لە مامۆستا ڕجال لێکەم ئەی مامۆستای بەڕێز هەندێک شتێ قسەی لەسەر ناکەیت ئەوانە حەبیان هەیە خۆ قسە دەگە مێردەکانیان ناکەم مامۆستای خۆشەویست بەلای مەکە هەموو لە چارە سەر دەکەین ڕجال مەسەلە پەلەوشت نەما مامۆستا گیان من بڕیاری خۆمم ماوە تۆ زێچکە گەنە ئێرە مامۆستا بریاری چی دەگات ئێرە ڕاگەیاندەکان نەکەی مامۆستا هەموو ڕاگەیاندەکان و سەحافەکان هێنمێرەوە مامۆستا با دنیا بزانێت کە ئەم مەکتەبە مدیرێکی تیا هەیە گەندەڵی قبوڵ ناکات مامۆستای بەڕێز نەکەی مامۆستاوە خراپە لەوە مامۆستا تەواو مامۆستا کردومە وەڵا تۆ زێچکە بۆ معلوماتێ هەر لە جزیرەتەوە هەتا BBC هەتاکو BMW نە BMW سیارەیە ناژناو جوگرافیشم هێناوە مامۆستای بە قوربان ئەوە کەناڵی حیواناتێ بە قوربان مامۆستای با هەموو بزانن گەندەڵی هەیە ڕجالێکە مامۆستا لە تەحملمان نەما مامۆستا جواب نەدێەوە نانە وەڵا خۆناژان مامۆستا جان نابێم جواب نەدێ بە قوربان دەبم شێڵە سەحاب ئۆکەیم کردو ئەلۆ بەڵێ مامۆستای بەڕێز ئەو کاتت باش ئەم کاتەوە باش قوربان لە قورسڵگەری یۆنانەوە تەلەفۆن دەکەیت بەچ دیتە بەڵێ بەڕێزم دەتوانن نێنێرێکی خۆتان بنێرن پاسەپۆرتەکانتان ئامادەیە هەتا کاشبێردوو ئێمە دەوام دەکەین الله لەو قسە خۆشە بۆ مەسەلەی سەفەرەکەش یەکشەمە کاشبێر هەفت فڕۆکە حازرە و یەکسە دەفرێت جا بۆ حەوتی بەیانی هەر مەلاوەتی الله وەگوەر لەوێ بم زۆر باشە ڕۆژێکی خۆش لۆ جەنابەت خەمن نەبێت خوال لەگەڵ خواحافیز مامۆستا قەوماندت مامۆستا یعنی سار هەفتی هەموو کەناڵەکان دێن نەبا بەخۆ کەناڵەکان نەبوو ڕاگەاندن نەبوو ئەی چ بوو مامۆستا ئەوە ئەزایی چۆ بوو ئەوە ئەسە تێدەگەێنم مامۆستای چ دێگی مامۆستا تۆ یەک دەقە مامۆستا راپۆرتەوە نە راپۆرت نییە مامۆستا نەکەی بە قوربان راپۆرت دەبم نییە وەڵڵا ئەی چییە مامۆستا تێم گەێنە ئێستا تێدەگەێنم بفەرموون لە تێم گەێنە مامۆستا بە قوربان دەبم ئەحمەد محەممەد ئەحمەد بەڕێوە بەر ئەمە مەساژات ئەگەر عزیەت کێشی ئەوەش بۆ من ئیمزاکەیت چییە مامۆستاوە ئەوە مۆڵەتی دوو مانگە لە بۆ چییە مامۆستا دوو مۆڵەت وەڵاهی ئەزایەت و خۆ دەزای من گروپێکی کولتوریم هەیە فترین لەمە پێ تەقدیممان کرد بۆ سەفارەتی یۆنانی وایسە موافقەتەکەی هاتوۆتەڵێ بۆتان هەیە سەفەری یۆنان بکەن بۆ دوو مانگ مامۆستا ئەو بەڕاستی دەتوو مامۆستا تو سەرت خواردین ئەو هەموو ڕەخنە و هەموو گلەیە لە داروبەر دەکەی ئێستاش بۆ خۆت گەندەڵی دەکەی مامۆستا بۆچی بۆ خەڵک حەڵال بێ بۆچی بۆ من حرامە وەڵام منیش حەزەکەم بڕۆم بۆی کە ڕۆژمە و دوو مانگەیەکی لە شوێنم دابنێ ئەی لە وڵاتە ئەو وڵاتە چێتی مامۆستا زەزانی چیە مامۆستا چییە؟ خۆیان وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە؟ پشتم شکە بلا چییە بامەکە؟ بلا چییە وەی هەوار کەسیش نابینم بلا لەگەڵ تۆمە ئەو چێکی لێرە وا کەس نابینم لێرەم شتێر ئێرەکە گەورم ئەو چێکی لێرە وەڵای گەورە ئەو مۆندیز گۆراوتی ئەو باخانە داگرێ لێوە تا وەستاگاهێنم ئاخر تۆ باخەوانیان پێم بڵیان بۆ یاخچیت چاوی خۆت و مۆندیز وریار دەرات من چەداوتم تۆ لەو ناوە نابێوانە بکەی ئێوە هیچی تۆ نییە ئاخر بۆ عساوی پیاوەڵە سێری بەس پێم بڵێ واقعی تۆ دەبات تێوگەێن قوربانجە وەڵای ڕاستەکەی دوێنێ بۆ باتمە باقم چاکردا بەزەوەی ڕاستی بێت تۆ شۆک و برام وای خێزانم حامیلەوە ئێتر لە بەردەم وەردا خەوتبوو خۆی سەرمایی بوو نەمتوانی بێم چەند جار باتارە مەچنە بەردەم وەردا ئاخری وە لا منەکەن يعني مثل نادات بقرا زوج جرب القران لا تشكر يعني تيراكن يوك تيكن قربان يك دقه عزيزني والله تي نقش ما قدو باريكي توبم قسمريش بيكي ماكا قربان ماكا ازايتي زخد ماكا لخو بغلاقو ناقاتي جاب صوتك اللي دنا تحاش بس بالله بريخه
باشی سواس ها هاتوونەتەوە باش 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 ئێستا بەسەرچاو حاجة عمرا نامينا مو نرم جا خو صوتي لجسمي زدر یاخوا بەخێر بێتەوە پەرین خان وەڵام ناوات ڕوو ناکردەوە زۆر سپاس دانیشە ببوورە بەس پەرین خان ئێوە وتانێمە تۆزە تاخیرە بین بە زۆر زواتنەوە ئەو بێهنامگیان کیشێکی بۆ دروست بوو بۆی زۆر هاتینەوە کێشەی چی؟ چاقتەیە ببوورە ئیدارەیەوە ماڵەوە دەستۆیە خەجاڵەتم ببوورە جارێکی دیکە نەیبستمە خەجاڵەتم ئەو لیستەم ئامادە کردووە لیستی موچاک تازە دۆرگرتووە ببوورە ئەرزاق و خواردنی ماڵەوەیە ئەچی ئەیان کڕێ باشە بەسەرچاو ئافرین بەڵێ خاتون بۆ کوێ ئەخروتم با فریاک دەش مەبەستە دانیشم دوایی کە لەوێ تەواو بووی بەڵێ ئەچیتە ماڵە شڵان شڵان کێ شڵانی خوشکم ئەها مەبەستە شیلانخانە ئافرم لەوێ منجڵ بخارێکی بجەناوە ئەچی ئەو منجڵ بخارم بۆ هێنی باشە بەسەرچاو دشە باش وەدانیشت دوای ئەوە ئەچی بۆ شقڵاوە بۆ حەزمت تەمەر هیندیە لاولێر بۆ تەکرم برادێرێکم دوکانی داناوە غير تمرين شقلاوين ودن شقلاوة تنسوانا لا شقلاوة ورا خاتون كهاتي توا بروغوراي خاتو شريكة شي شريكة؟ الشريكة أو يسري فرعك خياتك شريكة خان آفرين بروغوراي كراسك موينو باش آفرين هستا برو نارم فرين خان من بيت ألين برو آخر أزام ضلني أمشي كترد بيرتشو بو يكزار اشتغالن ببلو برو مونات شونك بس وتمرو يعني برو باش وش أو خلق چن تنبلد چن حزيلة دانشتنا بروي خان اشتاقنتم بو أتوي مالم ويران بما تيه الصاروخ أتوي بيقري بكيه جيلا شاروخ بس بو چي تانا حزم ليا 5 كيلو نزرعه بتوتي يلا يا الله ترقانا يا خمر حضرتك أبو الشاهي بسم الله الرحمن الرحيم شريف هو توي على والله من كان هذا بقول نجي بالشرف بنروح نشوف علاقة ولا ترقانا والله وش أول شيء والله أنا ما صار أول شيء والله مش تبيتها والله ما بالي مخاطر واش يعني خايبة بالك كلوي إخوانك أخوانك شريف شاروخ جيت يا تياتي سن 5 كيلو باوك اي والله وتم 5 كيلو زوري واي كان ولا زوري شي نك ما شاء الله 5 كيلو كريا 5 كيلو دا موتي قايبه أنا توقعت يا بوتشي ما هاي هالشام بتشكلو توسي كيروا جو كده إسا أشي باري مولدة أبيت دوكاني وسع علي هي تعرفنا سويتش بلاك وكريو تازة هاتو بمير وصالي دراسة هو أنت ليش دلوقتي كي خوم يخد ولدينا قايبه أنتم بوتشي عمرو منامنة توسيري بابا تولد شفالايت جو كده والله بينا خوش نفسنا كم باري كري كي لنا حاجة حازري تازه وانت تحاشو حازرتي شريف بله وكوي أتشي والله أبغى شكاني كان وحنامك إيشي تشي أنا اشتي وتي بونكا من يشم بيتا إيش تفهم وتعيش الدنيا بس أتوي مرة عقبي وس باخشك أو بدا يا أخوان من بأخواني من شوفيرم يكا
أبي باقيكش أو بدي يلا بي أبدي يلا طب آه هيز أمريكي تريني بنا برو ولا بأمو عملك إيه نشوف برو أول شيء شو هنا؟ والله أنا مزرعة أو بينك وتوا إيش كاتم بدلني دبعت وزر أو كذا تشيروا دالانا وا إيشي ترمبو من لباني ووقصك بيستونا درو هاي توشوا في يمي أبي أمو إيش كمان بوبكي أو باجو بيسمك وتوا لا حمل حلاقة سمتو زي بواخي أنا أم شو بواخي بوتي يجري سر وسمينا مرش كمو كاغوانا يجمو لو برشتي من لم بجيب من خواز على تشوبيك باش بس من حلاقي من شوفير كاغوانا شو درهات تو إيش كي يمني من إيش كان يوم رهم يطاوق راسي أما يبرم كوا برين خان زين كوا إهدي برين بوتي برو تو برين خان أما يبرم إيش كان ما يطاوقوا برو كاكا برو برين خان أسا يبرم برو بيدلن برو كاكا برين خان باش تشيلي هذا لا حول ولا برين خان برين خان أما يبرم إيش كان مواني كوت دامين طاوق بشهد برو تامن بيدلن برو أري تشي برم أري كاك ما هنام تشي برم خود كاتي وسرا برز ما برين خانك وشيا بوا نازم شريف خليك هاتشي بقش معنا نازم ما متشيا شيا شريف كيش تشيا برين خان دمو إيشاني كوت دامين طاوق كده مزرعة منزل كم مناوا همو طاوبو أسا يبرم ألم برو ناروا بس تشيشك كان تابون شو معناه؟ نا كيشا إيش تود أنشتوي تشيبيا وخد حازم لكن والله الناس بين القرب في كان ما برون توزع دومينو وشو بكين أم يوالي رفيقتي ها رفيقك رفيقتي وانتم أتشينا مال خشكم شلاني خشكم يا أخي تشيلوا رفيق أنا كم يعني وانتم مال شلاني خشكم يا أخي جنة كلي وهموتها جنة لكن معقولة بيا لنا وهمو جنة أو جاكي شفتيا الله برين خان مگر كاك وانا مو قراني هم بقوله ويلا كاك بانام زور خوش دانيشي لنا وجنا دعوة ما تشيشان يبكي إن جاء أوام بس أخذ أقول أنا كمان نخيل ميلن تبغى وصاي تبغى دانشتوي بس هو بس تيبقى بزعل مو تيجي ولا آخر دراما كيا يك لك ترى كان بيطلع يعني شيء بس يلا هسه باش يا الله أخوان شو دايكك يعني؟ وناي خات بروين يا اخوا بخيبي بقولي والله دستم ناو ايش بو لناو ايش بوي نانا دا بيشني هم خان كرديا اخر اوجر او درقايا دستي اقرب اخوه نا بخوا هم خاوين همو بابزانم بهڵەشتی لێنیە و دیوارە پەڵەی پەیوەنیە ئەمن هەموو ڕۆژ خاوێن دەکەم دا پیش نییە ئەخر بەخوا گومانم هەیە نا وەڵڵا پیش نییە نا پیش نییە بچمە مەتبەخەکە بزانم چیت کرد فەرموو خانمی پشکێنەر چی؟ فەرموو دایکی گیان فەرموو بچووزانم لێم گەڕێ بابزانم هیچ نییە بەخوا دایکی گیان هەموو خاوێنە نه هەتا بۆ خۆم سیر نەکەم تەباخ ئەو تەباخە خانەکراوەتەوە ئەو بنچاوانەی ئەو بنچ نا مەزبوطەوە چییە وا سەیرە من ناڵێم هەموو خاوێنە ئیسراحەت ناکەم هەتا وەکو سەیری هەمووی نەکەم لێم گەڕێ دایکە وەڵڵا هەموو خاوێنە نا نییە لەچۆ لێم گەڕێ دایکە بەرە بیەوە نییە بەرە بیەوە نا لەبەر نابۆ لێم گەڕێ مابێ سعاتی خۆم
ئەخیچە دایکە وەڵڵا هەموو خاوێنە خاوێن. نه لێم گەڕێ چی بوو؟ ئەوەی لە دوی دەگەڕام دیتمەوە قوڕە دەبەس سەرە بێنم قوڕە دەبەس سەرە بۆ خۆت و ژنی هەتا من هەردەم زانی سەڕشکن تۆ پاک و خاوێنی من تۆ بناسم سەر لوسی بنپیس هەموو ئازای ئەندامت ڕشک و ئەسپەیە بێنام نەبێ کێ قەناعەت بە تۆ دەکا سێرە و سەر و پرچە ژانەوە لێرەی بمزانی هەیە گەرمە کوتاوم بۆێنە یاخوا بریانە هاتایەتم و ئەم ڕۆژە ڕەشەم نەدیت پایە سیر ماری چی لە مار خراپترە ژەهرەکەی زۆر پیسە ئەو بچێتە ناو قوڕگی هەر کەسێک ئەی خنکێنێ چییە؟ ئەوە ڕەژمارەکانی خێزانتە بەڵێ دەقەی چیەکە خۆ موو چییە خۆت بەس بزانم چ ساڵێک ئایرە پاک کراوەتەوە ها پێم ناڵێ ئاخر جار کەی خاوێنت کردەوە ئەمانە چی لێرە زوو جوابم دەوە جواب منیش بێنامی داماونیم زوو جوابم دەوە بێنام ئەخیچە کی بوو؟ وەڵاهی ئەزانی چۆن بەخوا یەک جار بوودا پاکم کردەوە یەک جار دوێنێ تۆ خاوێنت کردوتەوە؟ یەک جار وا خۆشانت نەبینی؟ قوربە و سەرم بریانادە ملم بشکایەوە ئەو وەزعەم نەدی باە تۆ ماڵ بخاوێنەکەیتەوە ها؟ هەسەکو ملە چاوم تۆ ئەو خوای بە تۆش دەڵێن پیاو هەرچی پیاوە بردووتە داوەشی ئەو بەچی پێکەنی ها؟ وەڵا بمانە پێکردن بەمانە عیب ناکەی دانا ڕزەی بۆچی پێمە پێکەیت لەبیرتە لە مطبەخ کەوتم بیرتە؟ ئەخی جار ئەکتەرێکی لە ئێستا شتێ نەگەشت ئەو ئەکتەرە منم یانی چی؟ دێتگەێنم من ڕۆژانە خۆم بەسەر کرێکارەکانی خوارەزاڵەکەم ئیشیان پێکەم فەرمانیان پێکەم ئەمریان پێکەم دێمەوە بۆ ئەم ماڵە پەرین خان خۆی زاڵەکەتە سەر منە تۆ خۆ زاڵەکەتە سەر منە پەرین خان زاڵە بەسەر تۆیە ئەم لەمە ترسێ ئەو لەوە ترسێ وە لە کۆتاییشتا دێوەکەی پەرین خانیش خەس و گیانە بۆیان وت دەستی پێکردەوەم هاتیۆ لە یعنی چی تێ ناگەم کاک بەهنام یعنی هەر زاڵمێک زەواڵێکی هەیە گەرمە ساتە بەسەر هاتە سەیری کەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خۆی بلێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە مرۆڤ ئێستا ناڕەحەتە قەناعەتیان هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە گەرمە ساتە بەسەر هاتە کۆمیدیە وەی چیتر لە خۆت تەمەشاکە